ئەو کەسانەی کە دۆلاری باشیان هەیە کەس نازانێت کە بیگۆڕنەوە بە دینار وەک خۆی بیڵنەوە لەبەرەوە تا دێت نرخی دۆلار بەرامبەر بە دینار بەرز دەبێتەوە، بەڵام نرخەکان جێگیر نین. ئەم شەو جارێکی تر بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی زۆر بەرز بووەوە. لە هەرێمی کوردستان ئێمە قسەمان لەگەڵ بازاری دراوی هەولێر کرد، وتەبێژەکەیان وتی ئەم شەو گەیشتووەتە 153,850 دینار، 964 نرخی بەغدای پایتەختی عێراقشی وەرگرت. هەر بۆ ئەم شەو لەوێ گەیشتووەتە 154,000 دینار. وتەبێژی بازاری دراوی هەولێر بە 964 وت ئەم گرژانەی نێوان ئیسرائیل و ئێران هۆکاری سەرەکین بۆ بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار، و عێراقیش بە هەمان شێوەیانی بەشێکە لەو گرژیانە. بۆیە بەهای دۆلار ئەوە جێگیر نییە و تا دێت بەرز دەبێتەوە. بۆیە من ینی ئەوەم بۆ وەرگرتوون نرخەکان لە چاو ئەوەی کە پێشتر بە 149,000 بوو یان 148,000 تقریبان لەگەڵ ئێستاە لە دەفتەرێکیان دەفتەرێک و 50 وەرەقە ملیۆنێ دیناری فەرقە. بۆیە ئەگەر شمەکێک کاڵایەکت بکڕایە ئێستا بەو فەرق و جیاوازیە زۆرە دەبێت بیکڕیت. بۆیە ئەگەر دۆلارتان هەیە ئەنی ئەمە ڕێنمایی ئەو کەسانەشە کە شارەزان لە بازاڕەکەیە و شارەزان لە دراوە جارە دەستکاری نەکەی باشە، چی دینارە نەیگۆڕیتەوە بە دۆلار، چی دۆلاریشە نەیگۆڕیتەوە بە دینار، لەبەرەوە نرخەکان ناجێگیرن، بەڵام تا دێتیش بەرز دەبێتەوە. ئەم کاریگەریە تەنها لەسەر دیناری عێراقی نییە دۆلار هەیەتی، لەسەر تومەنیش بە هەمان شێوە بەرز بۆتەوە. بۆ ئەم شەو نرخی 100 دلار بەرامبەر بووە بە 6,150,000 تومەن، بەرامبەر بە لیرەی تورکیش بە هەمان شێوە 100 دلار بەرامبەر بووە بە 3,430 لیرەی تورکی. واتە نرخی دراو بە شێوەیەکی گشتی ناجێگیرە، بەڵام ئەوەی کە هەیە دۆلار بەرامبەر بە دینار تا دێت بەرز دەبێت.